ئەمڕۆ لە ساڵی 2010 ئەمڕۆ وەکو ڕۆژی ژینگەی کوردستان ناونراوە بەو پێی کە ڕز و باخی ئەو هاوڵاتیانە لەو سنووری ئەو ناوچەیەکە ناوچەیەکی خۆش ئاو هەوا و هەروەها ژینگەیەکی جوانیشی هەبووە بە تەواوەتی بەهۆی ئەو چەکی کیمیایانەوە لە ناوچوون ئاسەوارەکانی چەکی کیمیایی بەهۆی ئەوەی کە ژینگە بە تەواوەتی زەرەر و زیانێکی زۆری بەربکەوێت. ساڵی 2010 پەرلەمانی کوردستان ئەم ڕۆژەی وەکو ڕۆژی ژینگەی کوردستان دەستنیشان کرد بۆ ماوەی یەک هەفتە چالاکی جۆرا و جۆر و هەروە هەوڵەکان بۆ پاراستنی ژینگەی کوردستان لەم کاتەدا چرتر دەبنەوە. ئەمڕۆ لە هەولێریش هەر کۆبوونەوەیەک هەبوو تایبەت بە پاراستنی ژینگەی کوردستان بە تایبەتی کۆمەڵێک هۆکار هەن بۆ پیسبوونی ژینگە و هەروەها هۆکارەکانی دیکەی گۆڕانکاری کەشوهەوا جگەلەوە ئەو دەستە دەرەکیانە یاد ئەو دەستە مرۆیانە کە ئەبنە هۆکاری پیسبوونی ژینگە. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە هەوڵەکانی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان بە تایبەتی کە لەم ڕۆژەدا توانیوانە چی بکەن و پلان و بەرنامەکانیان بۆ داهاتوو چییە. میوانێکم لەگەڵ دەبێت لەگەڵ بەڕێزیان زیاتر لەم بارەوە قسە دەکەم. بەڕێز عەبدوڕەحمان ستیق سەرۆکی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان لەگەڵمە. ئەمە بزانم کە ئەوان کۆبوونەوەکانیان بە تایبەتی چۆن بووە و چۆن لەم ڕۆژەدا بۆ پاراستنی ژینگە هەوڵەکانیان چرتر کردوتەوە. بەڕێز عەبدوڕەحمان ستیقم کاتت باش. ئەمڕۆ کۆبوونەوەیەکتان هەبوو بۆی کە هەم بەرنامەی کارەکانی خۆتان بخەنە ڕوو لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا تا ئێستا هەم پلانەکانی داهاتووتان ئاماژە پێ بکەن. ئەمێ بزانم چیتان کردووە وەکو دەستەی ژینگەی هەرێمی کوردستان و چه پلانێکتان بۆ داهاتووش هەیە؟ بەڵێ سەرەتا سوپاسدانەکەین بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیدا ئێمە لە دەستەی ژینگەی هەرێمی کوردستان بە دروشمێ کارەکەین، دەڵێن بە درێژایی ساڵەکە کار دەکەین لە پێناوی ژینگەدا. لە ڕۆژی ژینگەدا تەنها کار و چالاکیەکان دەخەینە ڕوو، واتە هەوڵمانداوە بڵێن تەنها لە ساڵێکە ڕۆژێکمان نییە بۆ ژینگە، بەڵکو تەواوی ڕۆژەکانی ساڵمان بۆ ژینگە تەرخان کردووە. هەر لەم پێناوەدا لە پێناوی ئەوەی کە لە کارنامەی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا لە خاڵی دەیەم لە بەشی خزمەتگوزاریەکان داوای لێکردوین کە کار بکەین لەسەر دوو بوار و تەوەری سەرەکی، یەکێکیان بە کەلتورکردنی ژینگە پارێزیە، ئەوی دیکەشیان بریتیە لە کەمکردنەوەی مەترسیە ژینگەیەکان. بۆیە لەم بوارەدا لە ڕۆی بە کەلتورکردنی ژینگە پارێزی ئەمڕۆ جگە لەوەی لە سەرتاسەری کوردستاندا تەواوی چالاکیەکانی دەستە و فەرمانگەکانی ژینگە دەخرێتە ڕوو، لە هەمان کاتیشدا ئێمە توانیمان بۆ هەر پارێزگایەک و ئیدارەیەکی سەربەخۆ ڕۆژێکی ژینگەی تایبەت بەخۆی دابنین بە لە ڕووی پەروەردەیشەوە لەگەڵ وەزارەتی پەروەردە توانیمان ڕۆژێکی تایبەت هەبێ بە پەروەردە و ڕۆژی ژینگەی پەروەردەیی هەبێ. بەڵام بۆ ئەوەی کەوا هەوڵەکانمان چڕکەینەوە بتوانین هەموو ساڵێک گرفتێک چارەسەر بکەین، کۆبوونەوەی ئەمڕۆمان لە نێوان دەستەی ژینگە و وەزارەتی پیشەسازی و بازرگانی بوو لە پێناوی ڕوبەڕووبوونەوەی گرفتێکی دیکەی ژینگە کە لە سەردەمی ئاشتی توشمان بووە، ئەویش کەمکردنەوەی پلاستیکە. باشە، پێتان وایە ئێستا مەترسیە سەرەکیەکانی سەر ژینگەی هەرێمی کوردستان چین؟ چۆن دەکرێت ڕێگری لە مەترسیانە بکرێت بۆ کەمکردنەوەی مەترسیەکان؟ بەپلەی یەکەم بریتە لە پیسبوونی هەوا، چونکە ئێمە لە هەرێمی کوردستاندا هۆکاری گواستنەوەی گشتیمان تا ئەم ڕادەیە زۆر کەمە، بۆیە لە پەیوەندیدان لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندن بۆ داهێنان و باشترکردنی گواستنەوەی گشتی، چونکە زیاتر لە 2,100,000 ئۆتۆمبیلمان لە هەرێمی کوردستان هەیە، بەشی زۆری هۆکاری گواستنەوەی تایبەتە. لەبەرەوە پیسبوونی هەوا ئەچێتە خانەی یەکەم بە زیادبوونی پیشەسازی و بە زیادبوونی ژمارەی کارگەکان و بە چڕبوونەوەی دانیشتوان لە ناوەندی شارەکانە. ئەم سێ هۆکارە کاریگەریەکیان بەسەر هەوا هەیە، بەڵام لە ڕێگە ڕێکخراوی جیایزەتی ئەڵمانی و FMI فنلندیەوە بە ماوەی 2 ساڵ هەوای شارەکانی هەرێمی کوردستانیان بۆ تێزکردین، یعنی ئێمەیان خستە سەر ئەو حاڵەتی کە پێیان ڕاگەیاندین بە پێی ئامارەکانی ئەوان. ئێمە نە لە حاڵەتێکین خەڵک بڵێن بترسێنین و مەترسیدار بێ، لە حاڵەتێکیشدانین بڵێن بەڕاستی دڵنیابین. بۆیە لە حاڵەتێکی ئەوەی کە پێوترێ میدیەم، ئەوەی کە پێی دەوترێ حاڵەتێکی مامناوەندین، ئەو مامناوەندەوامان لێ دەکات لە خەمی هەوادابین. بە پلەی دووەم مەسئلەی ئاوە کە خۆشبەختانە کارنامەی کابینەی حکوومەت هەرێمی کوردستان جێبەجێ کرا لە بواری دروستکردنی بەنداوی مامناوەند، بەنداوی بچووک و پۆندەکان. بارانی ئەمساڵ بە خەسار نەچوو، بڕێکی زۆری ئاو کۆکرایەوە، ئەوش بێگومان هەنگاوێکی باش بوو. خاڵی سێمیان بریتە لە پیسبوونی خاک کە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵا لە هەوڵی ئەوەین مادەکان بگۆڕدرێ لە پەینی کیمیاویەوە بۆ پەینی سروشتی. بەڵێ دکتۆر عەبدوڕەحمان، دیارەکە لە ماوەکانی ڕابردوودا پرسی گۆڕانی کەشەوە پرسێکی جیهانی بووە، چەندین کۆڕ و کۆڕبەندی جیهانی سەبارەت بە مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوا هەبوو، هەرێمی کوردستانیش بە دەر نییە لەم گۆڕانکاریانە. ئێستا ئەو مەترسیانە لە چه ئاستێکدان گۆڕانی کەشەوە بە تایبەتی وەروەها پلانەکانتان بۆ داهاتوو بۆ ڕووبڕووبوونەوەی هەر ئەگەرێک چییە؟
کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان توانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراق بخاتە سەر نەخشەی گۆڕانکاری کەشوهەوە بەو مانایی کە ئەو هەوڵانەی کە لەلایەن کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانەوە درا دەستەی ژینگە بوو بە بەشێک لەو بەڵگەنامەی پشکداریە نیشتیمانیەکان NDC عێراق لە 15 دەی ساڵی 2021 دراوە بە سکرتارەتی ڕێکەوتنامەی پاریس لە بواری کەمکردنەوەی گازە گەرمکارەکان و لە بواری خۆگونجاندن لەگەڵیدا هەوڵێکی باش دراوە. ئێمە و دەستەی وەبەرهێنان پێکەوە توانیمان ڕێبەرێک دابێنین کە ناومان ناوە ڕێبەری وەبەرهێنانی سەوز لە 21 دوازدەی ساڵی 2022 واتە ساڵی پار ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا پێشنیارەکەی ئێمە و پلانی ئێمەی بۆ ساڵی 2023 پەسەند کرد بۆیە ئێستا لەگەڵ وەزارەتەکانە کە ئەمڕۆ لەگەڵ هەر 22 وەزارەت و دەستەکانە کۆبوونەوەمان هەبوو بۆ خستنە ڕووی ئەو پلانە. باشە دکتۆر عەبدوڕەحمان جگە لەم هۆکارە سروشتیانەی کە باسمان کرد هۆکاری مرۆیی زۆر کاریگەرە لەسەر پیسبوونی ژینگە و کاریگەریە و مەترسیانەی کە دروستی دەکات کەمێکی دیکە وەرزی سەیرانکردنی هاوڵاتیان دەست پێ دەکات بەجێهێشتنی پاشماوەکان بە تایبەتی پلاستیک لە سروشت و لە ئەو ناوچە گەشتیاریانە چەندە کاریگەری هەیە چەندە زەرێک هەیە چیتان هەیە بۆ هاوڵاتیان لەم بارەوە؟ ئێمە لە ڕاستیدا کارەکەین لەسەر دوو بوارێکێکیان بریتە لە ڕۆشنبیری ژینگەی و هۆشیاری ژینگەی ئەوی دیکەشیان بریتە لە بواری ڕێنمایی و یاساکاندا لەگەڵ هەردوو وەزارەتی هەرسێ وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە بواری بە کەلتورکردنی ژینگە پارێزیدا کار دەکەین لەگەڵ وەزارەتی ئەوقافدا لە کۆی 6,000 مزگەوت و 146 کڵێسا و 400 پەرستگای هەموو ئاینەکانە داوامان لێ کردوون کە ژینگە پارێزی لە ڕێگەی هەموو ئاینەکان و پەیڕەوکارانی ئاینەکانە وەکو کەلتور باز بکرێ لە ڕێگەی بوونی 31 سەتەلایت لە هەرێمی کوردستانە 126 تەلەڤیزیۆنی لۆکاڵی 175 رادیۆی FM هەیە لە هەرێمی کوردستانە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری وا ڕێکەوتوین کە بەرنامەی ژینگە پارێزی لە نێو ئەم هەموو کەناڵانی ڕاگەیاندنە بوونی هەبێ لە هەمان کاتیشدا زیادکردن یاخودکردنەوەی بەشی ژینگە لە زانکۆکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەهلەکاندا کارمان لەسەر کردووە لەگەڵ هەندێک لە زانکۆکان وەکو سەلاحەدین وەکو سلێمانی وەکو زانکۆی کوردستانیشدا یاداشنامەی لێگەیشتنمان هەیە بۆ ئاشناکردنی قوتابیانی ئەوان بە ژینگە پارێزی. بەڵێ لە ماوەکانی ڕابردوشدا هەوڵێک هەبوو بۆ گۆڕانکاریکردن لە ئەو کەرستانی هاوڵاتیان بەکاری دێنن بە تایبەتی جێگیرکردنی زەرفی کاغەزی لە جێگەی زەرفی پلاستیکی کە ئەمڕۆ شەر کۆبوونەوەیەکتان تایبەت بم بابەتە هەبوو ئەمە بەکوێ گەیشتوایە دەکرێت جێبەجێ بکرێت؟ لە ڕاستیدا کاتێک کە دەڵێن پلاستیک نەمێنێ ئەبێ بچین بۆ کاغەز بەڵام کاغەز دەچی دروست دەکرێت کاغەزیش لە بڕینەوەی دار دروست دەکرێت کەواتە ئێمە خۆ ناکرێت دارستانە سروشتەکانمان ببڕینەوە ئەبێ هەماهەنگیەک هەبێ و هاوسەنگیەک هەبێت لە نێوان پەرەپێدان و گەشەپێدان لەگەڵ پاراستنی ژینگەدا. ئێمە لە ڕێگەی نووسنگەی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە گەشتینە ئەو بڕواایی کە پێویستیمان بە دروستکردنی دارستانی دەستکردە بۆیە ئێستاکە لە پارێزگاکانی هەرێم لە هەوڵی چاندنی جۆرێک لە دارین کە پێدەوترێت درەختی پاولۆنیا درەختێکە زۆر گەشە دەکە و دەتوانرێت ببڕێتەوە بۆ 22 سوودیشی لێ وەردەگیرێ ئەو کاتە دەتوانین ئێمە ئەو درەختە ببڕینەوە کە دەستکردە خۆمان دەیچێنین بتوانین زەرفی کاغەزی لێ دروستکەین چونکە کاتێک کە تێچووی زەرفی کاغەز کەم بوو هاوڵاتی دەتوانێت بەکاری بێنێ فرۆشیارەکانیش و شوێنەکانی کەشت دەفرۆشن دەتوانن بەکاری بێنن بۆیە دەبێت هەوڵ بین کە زەرفی کاغەز بە نرخێک بێتە بازارەوە کەمتر بێت لە نرخی عەلاگەی نایلۆن تاوەکو فرۆشیاریش بتوانێت سوودی لێوەربگری. بەڵێ بەڕێز دکتۆر عەبدوڕەحمان ستیق سەرۆکی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان زۆر سپاس لە هەولێرەوە میوانی کوردستان 24 بووی.